ستاندەر وردەکاری کۆبوونەوە مێژوویەکەی یەخستنی ناوماڵی کورد لە ڕۆژئاوا ئاشکرا دەکات. میوانی نێودەوڵەتی و نوێنەری هەرێمی کوردستانیش بەشدار دەبن. بە سەرپەرشتی ژەنەڕاڵ مەزلوم عەبدی بڕیارە ڕۆژی هەینی داهاتوو کوردانی سووریا کۆنگرەی بە فەرمی ڕاگەیاندنی دیدگای سیاسی هاوبەشی خۆیان ڕێک بخەن. کۆبوونەوەکە لە شاری حەسەکە ئەنجام دەدرێت. زیاتر لە 250 نوێنەری حیزب و لایەن و کەسایەتیەکان بەشداری تێدا دەکەن. باوەڕێژ دەکرێت نوێنەری هاوپەیمانی نێودەوڵەتی و هەرێمی کوردستانیش بەشدار بن. بەپێی زانیاری ستاندەر، پارتی یەکێتی دیموکراتی پێدە و ئەنجومەنی نیشتیمانی کورد ئەنەکەسە بە ئامادەبوونی سەرجەم لایەنە کوردیەکانی سووریا ڕێککەوتون لەسەر وادەی کۆنگرەکە جگا لە لایەنە سیاسیەکان، کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتیەکان و نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و سەندیکاکان و ڕێکخراوەکانی ژنان بەشداری تیادا دەکەن. پێشتر مەزلوم عەبدی لە دیدارێکی میدیایی ڕایگەیاند کۆنگرەی نەتەوەیی بۆ یەخستنی ناوماڵی کورد ئەنجام دەدەن. دوو هێڵی سووریشیان وەک کورد هەیە. یەکەیان پەیوەندیدارە بە سیستەمی لامەرکەزی، ئەوی دیکەش پاراستنی تایبەتمەندی هێزەکانی هەسەدەیە لە ناو هەیکەلیەتی سوپای نوێی سووریا. وتیشی زۆرینەی لایەنە سیاسیە کوردیەکانیش داوای سیستەمی فیدراڵی بۆ سووریا دەکەن. چاودێرانیش پێیان وایە یەخستنی داواکاریەکانی کورد وا دەکات لە سووریای نوێ کورد بە بەهێزیەوە ڕۆڵی هەبێت.